بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، ئیمامی ماوەردی یەکێکە لەو پیاوانەی کە دین و دنیای خەڵکی باش خوێندووەتەوە و یاسای بۆ داناوە. ئیمامی ماوەردی یەکێکە لەو پیاوانەی کە لە مەزهەبی ئیمامی شافعیە، خاوەنی چەندین کتێبە لە فقهی مەزهەبی ئیمامی شافعیە. مەشهوورترین کتێبی الحاوی فی الفتاوی، کتێبێکە چەندین مجەلەدە، زۆر سوودێکی گەورەی هەیە لە کۆمەڵە بابەت لە زەمەنی خۆیان کە ڕووی داوە، فتاوای تازەی بۆ نووسین و لەو زەمەنەیە بڵاوی کردوێتەوە. ئەم پیاوە لەگەڵ سێ خەلیفەی زۆر گەورەی عەباسی، کۆتایی عەباسیەکانە ژیانی بەسەر بردو. قاضی القوضات بووە لە لای سییانیان، بۆیە زۆر بە باشی لە دنیای خەڵک و لە دینی خەڵک تێگەیشتووە. دەرسی پێشوو سەر مەوزوعێکی دامەزران الأسباب و سبب الاختلاف و سبب للتعاون، ئەوەیە کە ئینسانەکان کە اختلافیان هەیە، خودی ئەو اختلافە هۆکارە بۆەوەی ئینسانەکان هاوکاری یەکتر بن. ئەگەر ئەو اختلافاتە نەبێ، زۆر زەحمەتە ئینسانەکان پێکەوە بتوانن هەنگاو بنن. ئەو اختلافاتانەی لە ڕەنگە، لە قسەیە، لە هێز و توانایە، لە ڕووی اقتصادەوە، لە بیرکردنەوە فکرە، هەموو جۆرەکانی اختلاف هۆکارە بۆ هاوکاریکردنی یەکتر و هەنگاونان بەرەو جوانتر ژیانکردن، باشتر ژیانکردن. لە دەرسی پێشوە عەرزم کردن کۆمەڵە قاعیدەدا ئەڕێژێ ئەم پیاوە. دەوڵەت بەم قاعیدانە ئەچێ بەڕێوە، ژیانی ئینسان بەم قاعیدانە دائەمەزرێ. ئەگەر ئەم قاعیدانە نەبن، ژیانی ئینسان منتەزەم نابێ. ئێمە فەردمان هەیە، ئوسرەمان هەیە، کۆمەڵگەمان هەیە، سێ شتمان هەیە. ئینسان وەکو خۆی، وەکو عائیلە بچووکەکەی خۆی، وەکو کۆمەڵگات ئەو دەوروبەرەی کە تێیە ئەژی، هەر سێکیان پێویستیان بەم یاسایانە هەیە. اینجا ئینتیزامی تەواوەتی ئەکەن. وەکو فەرمووی ماوەردی، ممکنە ئینسانێکی صالح، خۆی زۆر صالح بێ، بەڵام لە جەوێکی فاسیدا فەساد تەئسیری لێ ئەکە. و بە هەمان شێواز کۆمەڵگا مەهماکان باش بێ، ئەگەر فەردەکە فاسید بێ، لەناو کۆمەڵگایەکی باشە هیچ سوود وەرناگرێ. کۆمەڵی قاعیدەمان، 6 قاعیدەمان بۆ دائەڕێژێ. ئەم 6 قاعیدەیە بنەمایەکی زۆر گەورن بۆ تەنظیمی حەیاتی ئینسان. یەکەم قاعیدەیان بریتیە لە الدین المتبع. ئەفەرموێ دین کە خەڵکی شوێنی ئەکەوێ زۆر گرنگە. تەمان ڕەحمەتی خوا لە ماوەردی بێ بەگشتی باسی دینەکە، یعنی دەوڵەت ناکرێ بەبێ دین بێ. ئیتر سەوا ئەو دینەکەی مەسیحیەتە، مسلمانە، یەهودیە، هەرچی هەیە، ئیلا ئەبێ خاوەنی پرۆگرام و بەرنامەیەکی ڕۆحی بێ، اینجا دەوڵەتەکە منتەزەم ئەبێ. ئەو دەوڵەتانەی کە گرنگی بە دینیان نادەن، ئەو دەوڵەتانن کە ئیلا شکستێکی زۆر گەورە لە نظامیانە هەیە، بۆیە گرنگی پێ نادەن. حتا دووەری پێشکەوتوی ئەمڕۆ متەقەدیم ئەزانی کە گەورە پیاوەکانیشیان، یعنی ئەتیماداتێکی زۆر گەورەیان لەسەر مەسەلەی دین و خواناسی و ئەوانە هەیە. ئیتر هەر یەکەیان بە طریقەی خۆی، حتا مەسەلەن کەسێکی بوذی بوزایەتەکەی خۆی ئەکاتە دینێکی متەبع کە خەڵک شوێنی بکەوێت. ئێمەی موسڵمانیش لە گەلانی موسڵمانانە زۆر ئیشمان بەمە هەیە کە دینداریەکی زۆر ساغ و سەلامەت لەناو ئوممەتمانە هەبێ. دەوڵەتمان ئەگەر بێت و دینداریەکی ساغ و سەلامەتی هەبێ، یەکەمین قاعیدە و باشترین قاعیدەیە بۆ هەنگاونان بەرەو دروستبوون. ئەمە خاڵێکی زۆر گرنگە. ئەفەرمێت چونکە تەنها دینە ئینسانەکان دوور ئەخاتەوە لە شەهەواتەکان و دڵەکانیان وها لێ ئەکا کە عەتفێکی زۆر گەورە لە ناخیانە دائەمەزرێنێ، وای لێت زاڵ ئەبێ بەسەر هەرچی نهێنیەکانی خۆیەتی. طبعا هەرچی دووەل هەیە ئیش لەسەر ظاهیرەکە، دینەکە ئیش لەسەر باڵتینی ئینسانەکان و ناواخنی ئینسانەکانەکە. و ئێمەش زۆر پێویستمان بە کەسێکی سەلیمە لە ناو دەوڵەت و ژیانداریە
کە کەسێکی زۆر ساغ بێت لە کاتی نهێنیە ساغ بێ، کاتێک کە هیچ مراقبەیەکی ظاهری ئینسانەکانی بەسەرەوە نییە ساغ بێ، بۆیە دین ئەو لایەنە جێبەجێ ئەکات و دای ئەمەزرێنێ و وای لێ ئەکا خاوەنی وجدانێک ئەبێ، ئەم وجدانە هەمیشە سەرکۆنەی خۆیەک، هەمیشە بەسەر خۆی ئەشکێتەوە، هەمیشە ئەگەر هەڵەیەک کەم تەرخەمێکی کرد کەسیش ئاگای لێ نەبێ ئەم ناخی عەزابی ئەدا و هەست بە ئیتیباعی با بڵێن ئەوە ئەکا کە خەلەلێکی بۆ دروست بووە بە خراپەیە ڕۆشتووە. هەندێک جار زوڵمێک لە کەسێک ئەکا هیچ کەسێک ئاگای لێ نیە، بەڵام دەرونی ئازاری ئەدا. ئەمە ئەو ژیان سازیەیە کە ئێمە ئەمانەوە باسی کەین کە ئینسان دین لە پێناوی ژیانیە، چونکە ئێمە دین هەر ئەوە نییە تەنها ئاخرەتمان زەمانەت کە، ئەبێ دنیامان زەمانەت کە و ئاخرەتیشمان زەمانەت کە. ئەو دینەی کە ئێمە شوێنی ئەکەوین ئەبێ یاساکانی ژیانی بۆ ئێمە تەنزیم کردبێ. ئێمە وا تەسەور نەکەین دینداری ئێمە تەنها بۆ ئاخرەتمانە، وەڵاهی دینداری ئێمە بۆ دنیامانە، بۆ ژینمانە، ژیان سازیمانە، اینجا بۆ ئاخرەتیشمانە. بۆیە زۆر گەورەیە ئەفەرمێ وەڵاهی ئەو شتەی کە ڕەقیبە لەسەر نەفسەکان لە خەلەواتە لەو کاتانی کە کەس ئاگای لێ نییە بریتێ لە دین. ئەو شتەی کە نەسیحەتی ئینسان ئەکات لە ناوەوە زۆر دڵسۆزە بۆی کاتێکەوە شتێک دێ بە دڵیە ئەو کاریگەری هەیە لەسەر ئەرێنی جوانی ئەو شتانێکەوە یەن بە دڵیە هەر بریتێ لە دین. دەی ئەفەرمێ ئەمەی کە عەرز دەکەم لە کاتی پەنهانە و ئەم نوسحە ناواخەنیە لە ناو ئینسانە بەغێری دین بە هیچ شێوازێک پەیان نابێت، بە هیچ بەرنامەیەکی تر دروست نابێت ئیلا بە دین نەبێ. دەی خەڵکیش دروست نابن ئیلا بەوە نەبێ کە لەسەر ئەم قاعیدە بەهێزە دابمەزرێن کە قاعیدەی ئەوەیە کە دنیایان بە دینیان چاکن، چونکە ناکرێتەوە تەسەووری ئەوەکەی دنیا چاکەی ببێت دین، شتی وا نابێت. بۆیە زۆر زەرورە ئێمە چەندێک دینداری ئەەکەی دڵنیا بە ئەوەنە دنیای خۆت و دنیای خەڵک و دەوروبەرت چاکی. وی ئینسانی ئیماندار یەکێکە لەو کەسە زۆر سەلامەتانەی کە لە ناو کۆمەڵگایە ژیان بەسرە بە. ئەنێسە تۆ وەرە دیقەت بدە ئەگەر خەلەلێکیش هەبێ خەلەل ئەو خەلە هی دین نییە، هی ئەو بەشەیە کە لا ئەدەی لە دین. وەرە لە نەفسی خۆتا سیرکە ئەو بەشانەی کە بەشی دینن جێگەی شانازیت بۆ هەموو ئینسانیەت، ژیان سازی بەوانە ئەکرێ. ئەو بەشانی لە ئوسرا ئەو بەشەی کە هی دینە زۆر گەورەیە ماڵەکەت دا ئەمەزرێنێ. ئەو بەشەی کە ماڵەکەت تێک ئەدا، نەفسی خۆت تێکەدا، کۆمەڵگە تێکەدا، هی لادینیە، هی بێدینیە. بۆیە لە هەر شوێنەکە مەلیکێکی عاقڵ هەبێ پێش هەموو شتێک گرنگی بە دینی خەڵکەدا هەوڵ ئەدا ئەو دینە متتەبعە زیاتر ڕاگیراوکە هەتاوەکو خەڵکەکە هەنگاوی باش و زیاتر بنێن بەرەو ئیستیقامە و بەرەو چاکەکاری. ئەفەرمێ هەموو عوقەلا متتەفقن لەسەر ئەوەی کە هیچ شتێک نییە بە ئەندازی شوێنکەوتنی دین و متابعەی دین نظامی خەڵک ڕێکخە، نظامی ژیانی خەڵک ڕێکخە. ژیانی خەڵک بە دینداری ڕێک ئەکەوێ، بە دینداریدا ئەمەزرێ. لە هەموو نظامەکان زیاتر کە نەفعی هەبێ، لە هەموو قاعیدەکان کە زیاتر کە سوودی هەبێ، بریتێ لەمەی کە ئینسان دیندارێکی زۆر ساغ و جوان و مرتب بکە. خوا جەل جەلالوه لەوەتی ئینسانی دروست کرد لە سەرەتای ئینسانیەتەوە تا ئێستا هەموو ئینسانیەتەکان دووشت بەلا زۆر گرنگ بووە، عەقڵی ئینسانەکان، دینی ئینسانەکان، شەرعی ئینسانەکان. بۆیە خوا جەل جەلالوه هەر بەینە دیقەت ئەدەی کە پێغەمبەرێکی ناردووە دینی بۆ خەڵک تازە کردوێتەوە، وای کردووە لە خەڵک لەسەر خواناسی و دینداری بڕۆن. هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە کە ژیانیان منتەزەم بێ، ئەبێ ئێرەیان تەنزیم بێ. خوا جەل جەلالوه ئینسانی بە هەوانتە دروست نەکردووە، یعنی لەم سەرزەویە بێت و بڕوا و ژیانی منتەزەم نەبێ و شپرز و ناوەڵڵا بەو شێوازە نییە. بۆیە ئەفەرمێ عولەما اختلافیان هەیە ئایا عەقڵ پێشتر پێش دین هاتووە یا دین پێش عەقڵ هاتووە. هەندێک لە عولەما پێیان وایە حتا دین لە پێش عەقڵی ئینسانیەتەوە دامەزراوە، چونکە دوو شت هەیە لە ئینسانە، عەطفی ئینسان بە دین ئەگیرێ، عەقڵی ئینسانیش بەشە عەقڵیەکە ئەو ئیعازاتە عەقڵیانەی خۆیەتی کە ئیدا. بۆیە ئەو پەیامانەی کە دین باسی ئەکا لەگەڵ عەقڵە قەت یعنی ناپێچەوانەی یا بڵێم پێچەوانەی لە نێوانیانە نییە، زۆر تەندروستن پێکەوە. طبعا باسی عەقڵی سەلیم ئەکەم، عەقڵی ناسەلیم ناکەم کە لە ڕووی قەواعیدی لۆژیک و مەنتیق و فەلسەفەوە زۆر باسی عەقڵی سەلیم کراوە. ئەگەر کەسێک عەقڵێکی ساغی واقعیانەی هەبێت تێ ئەگالەوە.
زۆر گرنگە کە عولەما حتا گەشتونتە ئەوە یعنی کۆنترین شوێن کە لەسەر زەویا بمێنێت شوێنی عەبدایەتیە، چونکە ئینسانەکان بێ شوێنی عەبدایەتی ناژین، ژیانیان پێ منتەزەم ناکرێت. بەشێک لە کولتوری هەموو گەلان ئەو دینەیانەکەەوە شوێنی ئەکەن و ئەو دینەیانەکە متابعی ئەکەن و لەگەڵ یا ژیان بەسەر ئەبن. بۆیە زۆر گرنگە ئێمە موسڵمان بەتایبەتی لەناو خۆمانە زۆر ئاگاداری دینەکەمان بکەین، بەخوا ئەو دینەمان نەفسمان، ماڵمان، کۆمەڵگامان هەر هەمووی دائەمەزرێنێ. تەسەوور کە ئەگەر ئینسان بێت بیر لەم ئاەتە پیرۆزە بکاتەوە بڵێ ئەیەحسەب الئینسان و ئەن یوترەکە سودا، خوا بفەرمێ ئایا ئینسان وا گومانە بە ئێمە بە هەوانتە ئەومان دروست کردووە بەبێ کاروبار هەر ئەوە لە خۆیەوە بە نیظام تۆی دروست کرد. هەمیشە رب العالمینە کە تۆی خەلق کردووە چاک زانیوێتی کە چی بۆ تۆ باشە چی بۆ تۆ خراپە، بۆ بەشە معنەویەکەت و مادیەکەت هەمووی بۆ دەستەبەر کردووی. بۆیە کە ئێمە ئومەتی وەسەطین، دیقەت ئەدەی ئومەتی ئیسلامی ئومەتی خۆشەویستیە، یەک نەبی نییە ڕحمان لێ بێ، یەک وەلی نییە ڕحمان لێ بێ، یەک سەحابە نییە ڕحمان لێ بێ. ئەمە صفاتی ئەهلی سوننەیە، دەی بەمە ژیانی تۆ تەنزیم ئەبێ کە ڕقت لە کەس نابێ. یعنی حتا ئەو فەرمایشتەی کە ئەفەرمێ باسی حەلاوەت و شیرینی ئیمانەکە، ئەفەرمێ شیرینی ئیمان لە سێ کاتە ئینسان دەرکی پێ ئەکە، هەستی پێ ئەکە. هەر سێکیان باسی خۆشەویستیە. أن يكون الله ورسوله أحب إليه مما سواهما. خوا پیغمبری خواه صلی الله عليه وسلم له همش تي خوشتر بيه. دوم أن يحب المرء لا يحبه إلا لله. کسی کی خوشه يعني إنسانيتي خوشه تنها لبرخاتي خو. سهميش وأن يكره أن يعود إلى الكفر. وتديني خوي زور خوشه زور ناراحته كبقرته وسر كفر بيديني. كابو هر سيكي بدوري محبة خوشه يسياروا. بۆیە دینی ئێمە کە دینی خۆشەویستیە بۆ تەنزیمی حیاتی ئینسانەکان زۆر گرنگە. دینی متەبعەوە ئەکا لە تۆ لە پەنهان و لە ئەشکرا کەسێکی ساغبی خۆت بگریتەوە لە حەرام و لە خراپەکاری و لە زوڵم کردو. ئەو بەشانەی لاشەی ئینسان، ئەو بەشانەی ناخی ئینسان، دڕندایەتی ئینسان لێت دوورەکەوێتەوە، شەیطانەی ئینسان بەشێکی هەر شەیطانە. يعني بۆیە فەرمە شەیاطین الئینسی والجن، بەشێک لە ئینسان يعني أنواع أعمال شيطانية هي لإنسان هم يركخ تنظيمك بشكل أجلي شهواني هم يركخ تنظيم أكابوتو بويا زور جرينجا إما لمسألة جيان سازي مانا قد دين ما نبير نشيته وكجيان من بو سازك وتصورنا كين كدين تنها كاروباري بابلن آخرتي إما يتوك ما كردوها وكو فكرة مسيحية تانية أو فكرة علمانية تانية كهي ئەوەیە کە دینت بۆ خۆت و مەسەن دیموکراتی بۆ گشتی یان نازانم دین پێوەستە بە تاکەوە ناوەڵا پێوەستە بە کۆمەڵگا و پێوەستە بە دەسەڵاتەوە پێوەستە بە حکومەوە. چونکە ئەگەر فەردێکی ساڵحە نەبێ ئوسرەیەکی ساڵحە نابێ، ماڵێک و بەیتێکی ساڵحە نابێ. ئەگەر ئەویش نەبوو کۆمەڵگایەکی ساڵحە بۆ دروست نابێ، کۆمەڵگای ساڵحیش نەبوو دەوڵەتی ساڵحە قەت بۆ دروست نابێ. بۆیە هەر یەکێک لە ئێمە زۆر ضرورة اتباعی دینەکەی خۆی زۆر بە تایبە بکە. دەی کەمالی عەقڵی ئینسان ماوەردی ئەفەرمێ هەر هەموو متفقن کە قەواعید بەهێزترین قاعیدە بۆ دامەزاندی دنیا و چاکبوونی دنیا ئەوەیە کە فەردێکت هەبێ کە خەمی ئاخرەتی خۆی و خەمی دنیای خۆی بخوا بەخۆی دینەکەیەوە. ئەفەرمێ ئەو شتێک کە دنیات بۆ ڕێکەخە بەهێزترین نابریتێ لە دین، ئەوەی دنیا و ئاخرەتی ڕێکەخە هەر دینە. کابوو لە هەموو زیاتر تۆ ئەبێ پەیوەستیت بە دینەکەتەوە هەبێ، هەتاوەکو بتوانی متەمەسیک بی پێوەی تۆند دەسی پێوە بگری، هەتاوەکو بتوانی محافظ بی لەسەری، هەتا بتوانی ژیان کەی ژیان سازێکی زۆر ئارام ژیان بەریتە سەر. ئەڵێ هەندێک لە حوکەمای گەورە فەرمانە ئەلئەدەب و ئەدەبان، ئەدەبی ئینسان دوو جۆرە، أدب شريعة وأدب السياسة. بشيكي بريتي لو أدبي كشريعة دا أدب بشيكي بريتي لأدبي سياسة شيء أمدوانا أفرمي أوي أدبي الشريعة فرض كان كلا سرت جيبجيك أدبي سياسات بريتي لو التعميري سرزويك ويم القرآن وعمران من هي أو كسي أهل القرآن هامشة فكري عمراني هي بيركاتو تشون زوي أودان كاتب يعني إيه مسلمان كلا فرما يشتهات وتو ئەگەر نەفخی سوور لێ درا دارێکە پێ بوو بیچێنە لەسەر زەویە مەبەستەکە چییە؟
مەبەستەکە ئەوەیە کە توی مسلمان زۆر گرنگی بە دنیا ئەدەیت و تعمیری دنیا ئەدەیت. توی مسلمان کە ئەمرە پێ ئەکرێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمری پێ کردووی ماڵەکانتان زبڵەکەی تیا دامەنێن، ئەوە صفەتی یەهودەبی بەنە دەرەوە، ئەمە تەنزیمی ژیانی توێ. کە کەسێک یەدانی زەردە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێەوە کەسێک نییە سیواکێکی بداتێتە دانەکانی سپیکاتەوە. تەنزیم بۆ حیاتی کەسەکە، بۆ ئوسرەی کەسەکە دائەنێ لە ناو کۆمەڵگەشە بە هەمان شێواز. بۆیە دینێک کە ورد و درشتی حیاتی توی تایە وا نەزانی تەنها لە پێناوی ئاخرەتایە. ئەم قسەی ماوەردی زۆر گەورەیە بۆ دنیات و بۆ ئاخرەت. وەڵاهی ژیانت ساز نابێت، دروست نابێت بە دینەوە نەبێت. بۆیە لە هەر دەوڵەتێکی فاشی لابینیت دژایەتی دین کرا، بەتایبەتی دینی گەلەکە خۆی دڵنیا بە ئەوانە بە حیاتی ناتوانن قاعیدەی یەکەمی دەوڵەتداری دابنەزرێن. بۆیە هەر کەسێک لە بیری دەوڵەت هەبێ، عەقڵی دەوڵەتی هەبێ، ئەبێ سەرەتا دینی خەڵکی خۆی زۆر پاراست. خۆ ئەگەر دینی خەڵکی خۆی نەپاراست واللهی ئەوە هەر لە سەرەتاوە عەقڵی دەوڵەتداری نییە، قەت نابێتە خاوەنی دەوڵەت. هەمیشە لەوە چێت ئێمە ئەو فکرە بێتە پێشمانەوە بڵێن دین ململانێ ئەکا لەگەڵ سیاسەت و دەسەڵاتە. قەت دین ململانێ ناکا لەگەڵ سیاسەت و دەسەڵاتە، لەگەڵ زوڵمایک یان لەگەڵ عەدالەتە قەت نایک. بۆی ئەبینی کەسێکی موسڵمان ئەچێتە ناو ئەوروپاوە، لە ناو ئەوروپایە لەبەرەوەی جۆرێک لە عەدالەت ئەخوێنێتەوە، باشە ئەم کەسێکی زۆر سەلامەت و هێمن و لەسەر خۆی. لە شوێنی ترا زوڵم ئەبینێ قبوڵی زوڵمەکە ناکە، کابوو دین پێچەوانەی زوڵمە نەک پێچەوانەی دەسەڵات، کە لە دواترە لە قاعیدەی دووەمە بە درێژی باسی دەسەڵاتەکەن و گرنگیدانی ئیسلام بە دەسەڵات. بۆیە ئێمەی موسڵمان کە بڕیار ئەدەین ژیانمان دامەزراوکەین، واللهی زۆر پێویستمان بەوە هەیە کە ورد و درژ متابعی دینەکەمان ئەولادمان مناڵمان لەسەر دینەکەمان پەروەردەکەین، تون وایان لێ بکەین پەیوەست بن بە دینەکەەوە، لەگەڵ دینە بژین، بۆ دین بمرن، چونکە ئەمە ژیانیان دروستەکات و گەورەیانەکە. ئەنی هەر یەکێک لە ئێمە لە حیاتی خۆمانە سوبحان الله دەیان وێزگەمان هەیە کە لاواز بوون تێ، تووشی هەڵە و تاوان و کەم تەرخەمی ئەوانە بوون. دیقەت بدە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی وێ دین تەحەکومی نەکردووە لەو خاڵا بەسەر ئێمە. جارێک بەبیرمە ئافرەتێک هەیە من ئیشی لە ماڵم هەر لەبەر دەرناچی، هەرچی ئەکەم کاکە ئیشەکانم بۆ ناکری، ئیشەکان زۆرە و لەبەرم ناڕ. وەڵی کچی خۆم بزانە بگەڕێ خەلەلێک مخالەفەیەک شتێکت هەیە لە ماڵەوە، ئەگەنا دین هەموو شتێکی بۆ نظام تەنزیم کردووی. من وتم ئەو نەیبیست، هەر وتم بەخوا ماوەسە هەموو شتێکم تۆکمێ، هەموو شتێکت تۆکمەیە دە زەحمە نەبێ بەیانیان سەعات چەند هەڵەسی وڵات دەونی و وتم ئەوەتە تاوە دۆزیمەوە بەستە، ئەو مخالەفەی دینەکەت ئەمری پێ کردووی زوو بخەوە، زوو هەستە، دوای نوێژی بەیانی مەخەرەوە ئیشەکانم بکەم و ئیشی سەعاتەیەک، چکە بەرەکەت لەو کاتەیە. ئەو کاتەوە تەنزیم نەکرد بە حیاتی تەنزیم نابی، شپرزەبی پیس و پۆخڵ و شپرز و کەس نازانە چیەکەی، حتا ئێوارە خەریکی هیچ شتێ دیاری بۆ، چونکە تەنزیمی کارەکەت نەکردووە زوو. بەڵام کە تەنزیمت کرد وتم وەرە کچی خۆم بڕیار بدە بەس دوای نوێژی بەیانی، وتی بەخوا ماوەسا بەس نوێژی بەیانی تیان نەبێت. وتم بەخوا تا مردم چەندە، چونکە دین بۆ ژینە ڕێک دەکاتەوە. وە زۆری تر لە حیاتی ئێمە ینی دیقەت بدەن، ینی کچی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم فاطمەی زەهرا دێتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، یا رسول الله هاتوومەتە خزمەتە، بەخوا ماندوو بووم، زۆر ماندوو، ژیانم زۆر قورس. هاتووم خادیمەیەکم بێتە خزمەتی ماڵەکەم بکە، خادیمەکەی نادات، فێری ذکرێک بڕۆ پێش ئەوەی بخەوی 33 جار سبحان الله، 33 جار الحەمدولله، 34 جار الله ئەکبەر کە ژیانە تەنزیمە بێ. فاتیمە لە ژیانم تەنزیم بوو بم، بابەتە ڕۆحیەکەی ئەداتێ بۆی ژیانی چاکە، نەک بابەتێکی مادی. بۆیە ئینسان ئارام نابێ، خانوویەکت هەیە تەمەنای دووەمت هەیە، تەمەنای سێهەمەکەی، شیوێکە هەبێ لەسەر زەویە تەمەنای دوو شیوەکەی، نەپارە تێرتەکە نە هیچ شتێ تێرتەکە، بەڵام سێرکە قەناعەتی دین چیت لێک. یعنی ئێمە هەر لەم وەزعە ئەگەر سیرکەین بزانین دین چەندێک تەئسیری هەیە. یعنی ئێمە دیقەت ئەدەن ئێستا کارەبان نییە، ئاو نییە، نەوت نییە، نازانم چی نییە، ژیان هێشتا ئەڕوا بۆچی؟ هێشتا هێزی دین لە پشتەوە قەواعیدی دین کار ئەکە.
ئەو هەموو خەڵکە خێرخوازە ئەبینی بەدزی و ئاشکرا ئەبەخشی ژیانی تەنزیم کردووە کابراوتەوەی چووە لادەیەکەوە چووە ماڵ ئاغایەک دیوەخانێکی گەورەی وەکو ئەم هۆڵەی بینی بوو بێ میوان و بێنان و بێ ئەو وەڵا دەستیوە پێوانەی وتمێکە ئەو چیەکە ئەی پێوتی وەڵا دانێکی وەکو ئەمە دروستەکە چۆن بە تۆ دروستەکە تو جا نانی نەبێ و ئاوی نێ بۆچی بۆم دروست ناکە جا دەوڵەتداری هیچ شتێکە بۆ جێبەجێ بۆ ناکرێت وەڵام مناڵێک ژەتوانەوێ بەڕێوە بەڵام ئەوە گرنگە تەنزیمی حیاتی خەڵک گورەگە دین نەیکا چی ئەیکە تەسەور کە لەم هەڵەبجەیە چەند سیارە هەیە بە دەرەوە ئەو هەموو سیار لە دەرەوە فڕێدراوە بۆ دەوڵەت چاودێری سیارەکەتەکە یا دین چاودێری ئەکات و وجدانی خەڵکەوە لێ ئەکا کە نەزوو ئێستا بڵێ ماڵە خەریکە ڕقە بێتەوە زانە چەند کەس ئەمەدەی فیداکاری بکە ئەمە دین پاڵی پێوەن بۆیە ژیان بەبێت دین ممکن نییە تەنزیمی حیات و ژیان سازی بەبێت دین قەت ممکن نییە زۆرێک لەو گرفتانەی لە عائیلا دروستە بوون هەموو گرفتەکان ئەگەڕێتەوە بۆ تەحکم نەکردنی دین لە هەندێک قەضایە یعنی تەسەور کە کێشەیەکی زۆر گەورە مەسەلەن جا لای خۆمە مەشهورە ئەڵێن بووک و خەسوو هەر ڕێک ناکەوە وانییە دەی تەسەور کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە یەک فەرمایشت حەلی قەزەکەی کرد خۆگە تەحکم لەو فەرمایشتە بکرێت بەسە بۆی ژیان سازی لەو نقطەیە بکرێت بەنسبەت پیاوە کەسی یەکەم کێ ئایا دایک و باوکێتی یا خێزانێتی دایک و باوکێتی ئەی بەنسبەت ئافرەتەوە پیاوەکەیەتی اینجا دایک و باوکی بەس وەرە ئەم دوانە بدە لە یەک بزانە یەک گرفت ئەمێنێ ئەساس لێرە ئەمەیە ئەساس لەوێ ئەوەیە کەوا بوو ئافرەتەکە پێش دایک و باوکی ئەوێ بیر لە هاوسەری بکاتەوە کەسی یەکن ئەی بەنسبەت کوڕەوە نە دایک و باوکی اینجا هاوسەری بۆیە لە شەریعەتە ئەفەرمێ قەت دروست نییە ئەولاد زەکات بدا بە دایک و باوکی ئەگەر فەقیر بوون بۆ چکە واجبە لەسەری بەڵام باوک و دایک ئەتوانن زەکات بدەن بە ئەولادەکانیان بۆچی چکە واجب نییە لەسەری بەخێوی کە هەراوانە گەورە بوو وەکو کوردەوارەڵان چەقی دەرکردیتر دانێکی تێڵا دەریەکە ئەبێ خۆی بژین هیچ واجب نییە لەسەر ئەی باشە دایک و باوک ئەتوانن زەکات بە کچەکەیان بدەن بەڵێ ئەتوان بە کوڕەکەیان کە هەژار و بدەن بەڵێ ئەگەر دایک و باوک هەژار بوو کوڕ کچ ئەتوانێ نەخێر هەندێک لە زەنان فەرمانە کچ ئەتوانێ لەبەرەوەی واجب نییە لەسەر کچەکە بەخێویکە بەڵام واجبە لەسەر کوڕەکە بەخێویکە مەسائلی دین و تەنزیمکردنی حیاتی ئێمە زۆر گەورەیە یعنی لە شتێکی بچووکی ئەوا سێرەکەی یاسات هەیە و نظامت هەیە عەدالەت خۆشەویستترین شتە بەلای خەڵکی موسڵمانەوە کاڵێن عەدالەت بابەتی عەدالەت بابەتێکی زۆر گەورەیە عەزیزان تەسەور کە جاری وا هەیە دایک ئەمرێک بە کوڕەکەی خۆی ئەکات ئەمرەکە عەدالەتی تیا نییە کوڕەکە گوناهبارە بێگەر بە گوێی دایکی بکە لە سەبارەت بە حەقی خێزانی یا خێزانی محاولە ئەکا لە قەزێکە پێشنیارەوە هاوسەری ئەکا سێرەکە عەدالەتی تیا نییە نابێ بە گوێیکە لەکوێ عەدالەت هەبوو مەهما کان مناڵێک بێ تەرحەکە تۆ جێبەجێیەک بەڵام عەدالەت نەبوو ئەبێ هەڵسەنگاندنی دائیمە بابەتی عەدالەت کرد چونکە عەدالەت زۆر گەورەیە هەر یەکێک لە ئێمە زۆر بە وریایی مامەڵەی لەگەڵا بکە بۆیە ئەوە عەدالەتە کە نەفسی خۆمان تەنزیم ئەکە عەدالەتە ماڵەکەم تەنزیمەکە کۆمەڵگاکەمدا ئەمەزرێنێ تەسەور کە ئەگەر کۆمەڵگا فاسید بێ ناوێری مناڵەکە خۆ بنێریتە دەرو هەر ناوێری بنێریتە دەرو دێ ئەگەر زانیت لەناو کۆمەڵگایە دینداری و خواناسی هەیە یان زەبت و ئەمان هەیە زۆر بە ئاسایی مناڵەکەی خۆت ئەنێریتە دەرەوە لێی ناترسی ئەگەر دیقەت بدەن لە هەشتاکانە لە نەوەتەکانە مناڵەکان ئازادانەتر ئەچوونە دەرەوە چونکە دایک و باوەکان هەستیان بە ئەمانی زیاترە کرد ئێستا هەست بەو ئەمانە ناکەن زۆرینەی کات چاویان لەسەر مناڵەکانیانە کە ئەچنە دەرەوە حتا گەورەش ئەبن هەر مرتاح نین و چاویان بەسەریانەوە بەڵام گرنگە هەر یەکێک لە ئێمە ئەم بەشی دینداریەمان ژیانمانی پێ بڕازێنینەوە جارێ واز لە ئاخرەت بێنە تۆ ژیانەکەتی پێ ڕێخە ئاخر تۆ دینداری ژیانە پێ ڕێک نەخسە بە تەمای ئاخرەتی دەستکەوێتیە بەو خوایە ئەو دینەی
ژیانی تۆی تەنزیم نەکرد ئاخرەتت دەست ناکە. بۆیە ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ خوا بەهەشتێکی هەیە لەسەر زەویە، ئەوەی لێرە نەچێتە بەهەشتەکەی خوا لەو لا بەتەمای نەبێ. ڕاستە ئەم بەهەشتە ئیمکانیە معنەویەتی ئینسان بێت، ئیمکانیە مادیەتی ئینسان بێت لەسەر زەویە. ئەو بەهەشتەی کە دین قەراری ئەدا و تەنزیمی حیاتێ بۆ ئەکا، ئەگەر لێرە بۆی نەکردی دڵنیا بە ئەولاو بۆ ناکە. بۆیە ئەبێ زۆر ئاگەمان لە دینمان بێت لە مەسەلەی ژیانمانە، بەڕاستی ژیانمان بە دینداری و تاعەتمان جوان و جوانتر بێت. بۆیە ئەفەرمێ ئەوەی کە تۆ فەرزەکانی پێجێبەجێەکەی کە ئەدەبی دینە، ئەوەی ئەدەبی تەعمیری سەرزەوی پێەکەی، هەردووکیان عدل بۆ تۆ دەستەبەر ئەکەن. بەخوا ئەم عدلەش وەها ئەکا کە سوڵتانێکی سالم و عیمارەتێکی جوانی سەرزەویت هەبێ، چونکە ئەو کەسەی کە وازی لە دین هێنا زوڵمی لە نەفسی خۆی کرد، ئەگەر وازی لە تەعمیری سەرزەوی هێنا زوڵمی لە غەیری خۆی کرد. ئەفەرمێ ئەمە قاعیدەی یەکەمە کە ئەبێ ئاگامان لێ بێ دینمان ژیانمان ڕێکەخا، دینمان ژیانمان ساز ئەکە. خوای گیان داوا ئەکەین لە ذاتی پاکی تۆ ڕەحمەت و بەزەیی و میهرەبانی خۆت بەسەرمانە ببارێنە. یا ئیلاهی دینمان بکرە چرایەکی ڕۆشنمان بۆ ژیانمان بۆ ئاخرەتمان. یا ئەکرەمە الئەکرەم. خوای گیان ئەمانەوێت گەورەترین دوعا بکەین: ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. خوای گیان لێت ئەپاڕێنەوە، لێت ئەلاڵێنەوە، زیاتر لە دینەکەمان حاڵیمان کە، دامەزراومان کە. یا ئیلاهی داوا لێ ئەکەین بە ناوی جوانت، بە صیفەتی بەرزە، بە ئیسمی عەظەمت، بە کەڕەمی خۆت، بە ڕەحمەتی خۆت، ئەم دەرس و کەلیماتانە و گوێگرتانەمان لێ قبوڵ کە یا رب العالمین. یا ئیلاهی هەڵەیەکمان هەیە لە ژیانمانە، تو گەورەی خۆت دینەکەمان وا ڕێکخەرەوە هەتاوەکو بتوانین هەڵەکانمان چارەسەرکەین، دەرگاکانی خەیر بەسەر خۆمانە بکەینەوە. یا ئیلاهی داوا لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت دینەکەمان بکەرە کلیلێکی زۆر جوان بۆ ژیانمان و ئاسوودەیی ژیانمان، دینەکەمان بکەرە کلیلێکی زۆر جوان بۆ ئاسوودەیی مردن و ئاخرەتمان یا رب العالمین. خوایە داوا لێ ئەکەین هەموو ئەوەی ئەمانەوێت چاکە بۆ دنیامان پێمان عەتاکە، هەموو ئەوەی ئەمانەوێت و چاکە بۆ ئاخرەتمان پێمان عەتاکە، ئەوەی خراپە بۆ دینمان، بۆ ژیانمان، بۆ دنیامان، بۆ ئاخرەتمان، یا ئیلاهی لێمانی دوورخەرە و پارێزراومان کە لێ یا رب العالمین. خوای گیان ئێمە لەم ڕۆژە ساردەیە لە بەرخاتی تۆ ماڵێک و شوێنێکی تۆمان ئاوەدان کردەوە، گەرم کردەوە. یا ئیلاهی داوا لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی و کەڕەمی خۆت دڵەکانمان ئاوەدان کەرەوە، ماڵەکانمان ئاوەدان کەرەوە، وڵات و نیشتیمانمان ئاوەدان کەرەوە. ئامین ئامین. والحمد لله رب العالمين، وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. ويقول لقناهي من الشيء وجبوري وخالي من قبولك.